ئێمە بزانین خێزان لۆ هەڵدەوەشێتەوە و ڕێگەری بکەین لە هەڵوەشاندنەوەی خێزان تا دەگەوینە ئەو ئاستەی کۆمەلگایەک پەروەردە بکەین، نەڵێن بڕی شێوازی هەڵوەشاندنەوەی خێزان دەکەین. ئەوە هەر ڕووەدا، بەڵام شێوازێکی مۆدێرن و جوان نیشان بدەین بۆ ئەوەی کەمترین هەڵوەشانەوە ڕوودا و کاتێکیش ڕوودەدا هۆکارەکانی زۆر جوان و وازەح دیار بن و بۆی دووبارە دوو کەس ژیانێکی دیکە بە هەمان شێوە دروست بکەنەوە. بەڕێزان و خۆشەویستانم، ئەوەی کەوە ئەمن پێم گرینگە بەڕاستی کە قسەی لەسەر بکەم، ینی پێش ئەوەی قەزایی هاوسەرگیری ڕوو بدا لە شریعەتی ئیسلامدا تەماشا چەند شتێکی داناوە بۆی سبەینێ ئەو ئینسانە نەڵێ ئەمن ئەو پرۆسەیەم نەزانی یاخود ئاگام لێ نەبوو یان نەمزانی یان ئەگەر وان بکرد با لەوانە چاکتر بوو. بۆ نمونە لەسەر هەستیارترین شتەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی لەسەر کردووە کاتێک کە دێنە سەر مەوزوعی زەواج. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار ئاماژە بەوە دەکات دەفەرمێ هەم کوڕ و هەم کچەکە یەکتری ببینن. حتا یەکێک لە سەحابەکە دەفەرمێ یا رسول الله خێزانێکم مارە کردووە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لەکوێیە؟ دەڵێ لە ئەنساریەکانە. دەڵێت تەماشات کردووە؟ دەڵێ ناوەڵە یا رسول الله. دەڵێ اذهب فانظر إليها فإن في أعين الأنصار شيئا. دەڵێ بڕۆ هەڕوو تەماشاکە ئەنساریەکان چاویان شتێکی تێدا هەیە. یعنی هەندێک لە زانایانە فەرمووی یعنی چاویان بڕە گچکەیە، نەوەک سبەینێ پێ بڕێ وەڵاو لۆ چاوی زۆر گەورە نەبۆکی کوردەواری دەرێ چاوی دەبی ژێر پیارەبی، یعنی ئاوە گەورە و عەجایبی. نەڵێ نەمدیت چاوەکە گچکە بوو، بڕۆ هەڕوو تەماشای کە گەر ئاخرتگرتی چاکە گەنا حیسابێکیت کە پێش ئەوەی قەزایەکان گەورەتر بن.